ڕێز و سڵاو بێەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵات مەتۆلاتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی لێکدانەوە هەڵوێست لە بەرنامەیەم جارشدا وەک هەمیشە چەند بابەتێکمان ئامادەیە بۆتان دەخوێنمەوە. بابەت یەکەمیشمان بە ناونیشانی تێبینیەک لەسەر دادگایی ناتانیاهۆ. ئەم بابەتە لەلایەن عوسمانی حاجی مارێف ئامادە وانووسراوە. جگە لە دادگاییکردنی ناوخۆیی بۆ ناتانیاهۆ، دادگای تاوانە نێودەوڵەتیەکان لە 21 نۆڤەمبەری 2024 زاینیدا فەرمانی دەستگیرکردنی بۆ ناتانیاهۆ دەرکرد بەهۆی بەرپرسیارەتی لە تاوانەکانی جەنگ و تاوانەکانی دژی فەڵەستینیەکان لە کارتی خەزەدا. لە شەڕێکی 2 ساڵەدا کە ئیسرائیل زیاتر لە 70,000 فەڵەستینی کوشت و 170,000 کەسی دیکەی بریندار کردووە، چونکە ئەم تاوانەی دژی بە دانیشتوانی غەزە بە گەورەترین و قێزەوەنترین تاوان بە حساب دێت لە سەرەتاکانی سەدەی 21دا. بەڵام پێدەچێت ناتانیاهۆ بڕیاری دابێت کە دۆستایەتی خۆی لەگەڵ ترامدا بۆ ئەو پشگیریە بەهێزەی لە کاتی شەڕی دڕندانی دژ بە خەزەدا وەریگرتە بوو بەکار بهێنێت بۆ ئەوەی لە چەندین بۆنەدا فشار بخاتە سەر حکوومەتی ئیسرائیل تا لای خۆش ببن. لە 13 نۆڤەمبەری 2025 زاینیدا ترامپ نامەیەکی بە فەرمی بۆ نووسینگەی هێرزۆگ سەرۆکی ئیسرائیل ناردوو بە فەرمی داوای لێبوردنی ناتانیاهۆی کرد و ترامپ ناتانیاهۆی بە سەرۆک وەزیرانی درەوشە و یەک لاکەرەوە لە سەردەمی جەنگدا وەسف کرد. گوایە دوای ئەو هەموو هێرشە دژە مرۆڤایەتیە ئێستا ئیسرائیل بەرەو سەردەمی ئاشتی دەڕوات. پارێزەرانی ناتانیاهۆ لە نامەکەیاندا بۆ ئیسحاق هێرزۆگی سەرۆک کۆمار ڕایگەیاندووە لێخۆشبوون نەبێتە هۆی ئەوەی ناتانیاهۆ هەموو کات توانا و وزەی خۆی بۆ پێشخستنی ئیسرائیل لەم کاتە سەختانەدا تەرخان بکات. هەروەها دەڵێن پێشبینی پێشهاتن نائاساییەکان دەکرێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا، بۆیە وەها بەیان دەکەن کە ئەو لێک تێنەگەیشتنانەی کە لە نێوان ئەمریکا و ئیسرائیل و دەوڵەتانی عەرەبی و وڵاتانی دیکەدا هاوشێوە دەگرن پرۆسەیەک پێک دەهێنن کە پێویستی بە ئامادەکاریکی بەرفراوان و هەوڵی دیبلۆماسی و ئەمنی و گرنگی دانی بەردەوامی دەبێت واتە چاوپۆشی بکرێت لە تەواوی ئەو تاوانانی ناتانیاهۆ کە دنیای پێوە هەژاند. لەلایەکی ترەوە نایارانی ناتانیاهۆ پێشنیاریەوە دەکەن کە پێویستە نەتانیاهۆ لە سیاست خانشین بکرێت و یان بانگەوازی هەڵبژاردننی پێشوەختە بکات و دان بە تاوانەکانی دابنێت پێشەوەی داوای لێبوردن بکات. بەڵام ناتانیاهۆ ڕایگەیاندووە کە داوای لێبوردن ناکات بۆ ئەو تۆمەتە تاوانکاریەی کە ئاراستەی کراوە. ئەم داوایە کە بۆ ناتانیاهۆ خراوەتە ڕوو درزێکی لە ئیسرائیل دروست کردووە. بەشێک لە وەزیرەکانی حکومەت پشتگیری لە پێدانی لێبوردنەکەی دەکەن، هاوکات ئۆپۆزیسیۆن داوایان لە هێرزۆگ کردووە کە پەسەندی نەکات. هۆکارەکەشی دەگەڕێتەوە بۆ ڕەتکردنەوەی ناتانیاهۆ لە دانان بە تاوانەکەی و کشانەوە لە ژیانی سیاسی. میدیا ئیسرائیلەکان لە زاری بەپرسانەوە ڕایانگەیاندووە پێداچوونەوە بە داواکاریەکەدا ماوەیەکی زۆری دەوێت. ئایا ناتانیاهۆ لێ خۆشببوون وەردەگرێت لە بەرامبەر ئەو تۆمەتانەی ئاراستەی کراوە و بنەمای یاسای ئەم داواکاریە مشتومڕاویە چییە؟ نووسینگەی ئیسحاق هێرزۆگ لە 1 ژوانیەی 2025 زاینیدا ڕایگەیان سەرۆک کۆمار هیچ مەرجێکی دانەناوە بۆ داواکاریەکەی ناتانیاهۆ بۆ لێخۆشببوون لە دادگاییکردنی گەندەڵیەکەی و کوشتاری بە کۆمەڵ. لە بەیاننامەکەدا ئاماژە بەوە کراوە کە هێرزۆگ هێشتا دەستی بە گفتوگۆکردن لەسەر ئەو بابەتە نەکردووە، جەختی لەوە کردوێتەوە کە ناچێتە ژێر کاریگەری فشارەکانی هیچ لایەنێکە و بەرپرسیارانە و بە جددیەکی پێویستەوە داواکاریەکە لە بەرچاو دەگرێت. ڕۆژنامەی عیبری هێرتز بڵاوی کردەوە پێدەچێت هێرزۆگ داوای امتیازات لە ناتانیاهۆ بکات لە بەرامبەر لێخۆشببوونی سەرۆکایەتیدا، وەک دامەزراندنی کۆمسیۆنی لێکۆڵینەوەی حکومەت لە ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەر، ڕاگررتنی یاسادانان دژی دەسەڵاتی دادوەری یان ڕێگریکردن لە کۆنتترۆلکردنی حکومات بەسەر مدیاکاندا. ئەم دۆسیەی دادگاییکردنی ناتانیاهۆ بۆتە تاقیکردنەوەیەکی چارەنووساز بۆ ڕاستی دیموکراسی لە ئیسرائیلدا کە دابەش بووە لە نێوان لایەنگرانی سیستەمی دادوەری و لایەنگرانی ناتانیاهۆ. هەروەها ڕووی نامرۆڤانەی ترامپ و دیموکراتخواز و سۆشیال دیموکراتەکانی ڕۆژاوی ئاشکرا کرد. دادگاییکردنەکەی ناتانیاهۆ توانای سیستەمی دادوەری تاقی دەکاتەوە بۆ لێپرسینەوە لە سەرۆکوەزیرانی دانیشتوو لەسەر ئەو تاوانانی کە ئەنجامیان داوە. بەڵام چۆنیەتی لێپرسینەوە و پرۆسەی دادگای و لێخۆشببوون بووەتە لادانی ئەو ڕووپۆشەی کە ئیسرائیل و ڕۆژئاوا و ئەمریکا نمونەی دیموکراسین.
ئەوەی شایانی باسە لە 30 نوێمبەری 2025 زایانیدا نووسینگەی ناتانیاهۆ لە بەیاننامەکەیدا ڕایگەاندووە کە ناتانیاهۆ بە شێوەیەکی فەرمی داواکاری لێخۆشبوونی ئاڕاستی ئیسحاق هێرزۆگ کردووە. ڕاستەوخۆ داواکاریەکەی گوازراوەتەوە بۆ بەشی یاسایی بەمبەستی لێکۆڵینەوە و لێپێچینەوە لە دۆسیەی ئەوتۆمەتانەی ئاڕاستەی کراون. ڕاگەاندنەکەی کە لەوبارەوە درراوە ئاماژە بۆ دەکا کە ناتانیاهۆ دانی بەو تۆمەتانە نەناوە کە ئاراستەی کراوە لە بری ئەوە پاساوی سیاسی پێشکەش کردووە نەک یاسایی بۆ بڕیاردان لەسەر لێخۆشبوونەکەی ئەمەش لە دۆخێکی وێرانکاری و کوشتاری بە کۆمەڵی خەڵکی خەزە کە یاریکی سیاسیە ئەمریکا و ترەمپ و ناتانیاهۆ ئیسرائیل نمایشی دەکەن. دەیان هەزار ئینسان بوونە قوربانی و چەندین شار و ماڵوێران بوون. بێباکانە لە بەرامبەر ئەو کارە ساتانەشدا باسوخواز بۆتە دادگاییکردن یان لێبوردن لە ناتانیاهۆ. ئەمەش ڕیسوابوون و ئابڕۆچوونێکی مێژووی سەرەتای سەدەی 21ی ململانیەکانی سیستەمی سەرمایەداریە. ناتانیاهۆ لە داوای لێبوورنەکەیدا نەدانی بە تاوانەکەیدا ناوە و ناپەشیمانی خۆی دەربڕیوە. بەو پێی سەرۆکۆمار دەسەڵاتی ئەوەی هەیە کە تەنانەت بەبێ سزادانی ژلەی خۆش بێت. داواکاریەکەی ناتانیاهۆ بۆ لێخۆشبوون مشت و مڕێکی بەرفراوان و نیگەرانێکی گەورەی لە ناو کۆمەڵگای ئیسرائیلدا دروست کردووە. بە گوێرەی ڕاپرسیەک کە کراوە دەری خستووە لە 44 ئیسرائیلیەکان ڕژایەتی پێدانی لێبوردن بە ناتانیاهۆ دەکەن لە بەرامبەر ئەو تۆمەت و گەندەڵیەی ئاراستەی کراوە. هاوکاتیش لە 39 پشتگیریان کردووە و لە 7 وەڵامیان نەبووە یان هیچ ڕایەکیان نەوتووە. واقعەتی دادگاییکردن یان لێخۆشبوونی ناتانیاهۆ لە چوارچێوەی ئەو نەخشە سیاسیەدایە کە ئەمریکا و ئیسرائیل دوای داگیرکاری و هەوڵی زیاتر بۆ بەرجەستەکردنەوەی باڵادەستیان بەسەر ناوچەکەدا و فرامۆشکردنی چارەنووسازی فەڵەستین و کوشتاری بە کۆمەڵ کێشەکە بەرتەسک دەکەنەوە کە ناتانیاهۆ ڕوبەڕووی سێ تۆمەتی تاوانکاری دەبێتەوە کە بریتین لە بەرتیلدان ساختەکاری و پێشێلکردنی متمانە لە سێ دۆسی جیاوازدا. بەڵام لە دنیای واقعی هێرشی لەشکرکێشی بوردومانی غەزە و کوشتاری بە کۆمەڵ ئەو کەیسەیە کە پێویستە تەواوی دەسەڵاتدارانی ئیسرائیل لێ پرسینەوەیان لێ بکرێت و دادگایی بکرێن. دووڕی لای حیزبی ئیسلامی ئەم بابەتە لەلایەن سەعید ناشید نووسراوە و حەمەد سەعید حەسەن کردوێتی بە کوردی. دووڕووی ئەوەیە بەڵێن لایەندا زۆرە ملێ نییە، بەڵام ئەوەی لە دین وەرگەڕا کوشتنی بەڕەوا بزانین. بەڵێن خوا جوانە و حەزی لە جوانیە کەچی ژنان ناچار بکەین قژی جوانی خۆیان بشارنەوە. دووڕووی ئەوەیە بڵێن بە چاکترین شێواز گوتوپێژیان لەگەڵدا بکەن، بەڵام ئەگەر قسەی ئێمەیان نەسەلمان سەرانەیان لێ بستێنن. دووڕووی ئەوەیە گەنجان بە چەشەی سەرجەی لەگەڵ حۆریەکانی ئەو دنیادا بۆ جیهاد هان بدەین و خۆیشمان تەڵە بۆ ژنە جوانەکانی ئەم دنیا بنینەوە. ئەوە لوتکەی دووڕوویە لە وڵاتی خۆتدا لە عێنی جێبەجێکردنی شەریعەت بگریت، بەڵام لەگەڵ یەکەم دەرفەدا نیشتیمانەکەت بەجێ بهێڵیت و بەرە وڵاتێک سیستەمەکەی ئەلمانی بێت کۆش بکەیت. ئەو پەڕی دووڕوویە داوای زیادکردنی دەرسەکانی ئاینی ئیسلام لە پرۆگرامی خوێندندا بکەیت، بەڵام منداڵەکانن لە قوتابخانەیەکی ئینگلیزی، فەڕەنسایی یان ئەمریکاییدا نانووس بکەیت. ئەوە قێزەوەنترین جۆری نیفاق. ئەمڕۆ سێکس فرۆشێک بە گوێرەی ڕێنوێنەکانی ئیسلام لە خۆت مارە بکەیت و سبەینێ بڕێک پارەی بدەیت و تەلاقی بدەیت. ئەوەیش ناشرینترین دووڕوویە لە مزگەوتەکاندا لە خوددا بپاڕیتەوە، کافران لە دۆزەختا بسووتێنێت و لە دەرەوەی مزگەوتیش داوای کۆمەک لە گاوران بکەیت. ئەوەی دزێوترین دووڕوویە جنێ و بە ئەمریکا بدەیت و ئاڵاکەی بسووتێنیت کە چی لە بەردەمی سەفارەتەکەیدا لە سەرەیەکی درێژدا بۆ فیزەکەی بوەستیت. دووڕووی ئەوەیە ئەگەر مسلمانێک چووە سەر ئاینی مەسیح ئەوە بە پلانگەڕی لە دژی ئیسلام هەژمار بکەیت، بەڵام دڵخۆش بیت بەوەی چەندان مزگەوتی گەورە و بەشکۆل لە نیویۆرک و لەندەن و پاریز هەن. دووڕووی ئەوەیە شادمان بیت بەوەی گەنجێکی خۆراوایی لە دوای مەلایەکەوە لە مزگەوتێکی یەکێک لە شارەکانی خۆرئاوادا بە زمانێکی تێکشکا و شایەتومان دەڵێتەوە و ئەوە بە سەرکەوتن بۆ ئیسلام لە قەڵەم بدەیت، نەک بە سەرکەوتن بۆ بەهاباڵاکان کە خۆیان لە ئازادی بیرروڕا دەربڕین و ئازادی ویژاندا دەبیننەوە.
و لە کللتوری خۆر ئاوادا ڕێزیان لە دەگیرێت. دوڕۆیی ئەوەیە گوێ بە بەرتیل خواردن نەدەیت، گوێ بە گەندەڵکاری نێو دەستگاکانی دادوەری نەدەیت، خۆ دەزینەوە لە باشدان و سپیکردنەوەی پارە بە ئاسایی بزانیت، ساختکردنەوەی شتومەکی ساختە بەلاوە ئاسایی بێت، گوێی خۆت لە مافیای مادە هۆشبەرەکان، بازرگانانی دەرمانی ئەکسپایر، قاچاقچیانی چەک و چالاکی ڕێکخراوە جیهادیەکان بخەوێنیت، تەنیا خۆت بە تەنورەی کورتی ژنان و پانتۆڵی تەسکی کیژان و ماچێکی نێو تابلۆیەکەوە خەریک بکەیت. دووڕوویی ئەوەیە با پشت بەستن بە بەڵگە و داتا سوور بزانیت کۆمەڵگە تا زیاتر وابەستەی ئاین بێت، زیاتر گیرۆدەی گەندەڵکاری، درۆ و دەلەسەی سیاسی، پێشلکردنی مافی مرۆڤ، گوێچەڵکردنی سێکسی بە ژنان و دەستدرێژی کنە سەر منداڵان دەبێت و کەچی بڵێیت هۆکاری سەرەکی بەدڕەوەشتی پابەند نەبوونە بە ئاینەوە. دووڕووی ئەوەیە ئاژاوەی نێوان ئاینزداکان لە عێراق و سووریا و پاکستان هەڵبگیرسێنێت، ئاگری شەڕی نێوان خێڵەکان لە یەمەن و لیبیا و ئەفغانستان خۆش بکەیت و ئینجا بڵیت شەڕی ئێمە لە پێناوی یەکخستنی موسڵماناندایە. دووڕووی ئەوەیە هەموو ژنانی دنیا بە کەم ئەقڵ و کەم دین بە عەورەت و فرۆفێڵی شەیتان و چیلکە و چەوێڵی ئاگری دۆزەق بزانیت و بەڵام ناو بەناو بڵێیت بەهەشت لە ژێر پێی دایکاندایە. دووڕووی ئەوەیە دوو ڕووبیت و زوو زوویش بڵێیت دووڕوان لە بنی بنەوەی ئاگری دۆزەختان. بەڵێ بینەرانی خۆشەویست، ئەمەش بابەتەکانی ئەم جارەی بەرنامەی لێکدانەوە هەڵوێز بوو. سپاس بۆیەوە کە تاوەکو کۆتایی ئەم بەرنامەیەش لەگەڵمان نابوون. تا بەرنامەیەکی تر و ئامادەکردنی چەند بابەتێک بۆ ئێوەی خۆشەویست، هەر شاد بن.